بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی یەکەم 1931 بۆ 1958. یەکەم ڕاپەڕینی بارزان 1931 بۆ 1932. پاشبەندێک لانکەی مرۆڤایەتی ژیان لە ڕۆژهەڵاتی کوردستاندا. ڤیجئیان ڤۆری ڕۆژهەڵات. شێخی بارزان. نووسینی W.A. ویگرام، ئیدگار T.A. ویگرام. یەکێک لە نیشتەجێبیانیەکانی مووسڵ لە قسە و باسێکی لابەلاییدا گوتی: بەڕاستی سەفەرکردن بە چیاکاندا مرۆڤ زۆر ماندوو دەکات. ئەو گەشتەوەرە نوێیەی لە ئەوروپاوە بێت گوێ لەم دەستەواژەیە ناگرێت تا ساکاریانە هاترێشی بچێت، چونکە زۆری بەدەست ماندوێتی گالیسکە و خان بە چۆڵەوانیدا ڕۆیشتن و دوو حەوتوی تەواو وەگەڵ کەوتنی ڕەنیشان دەردا چێشتووە تا دوای ئەوەی پێی بگوترێت ئەم تاقیکردنەوە پاکشکەرەوەی بە پشودانێکی مۆڵەت وەرگرتن دادەنرێت. بۆیە بەترسەوە دەچێتە ناو جەرگەی ئەو چیایانەوە و پێشبینی ئەوە دەکات لەم گەڕانە دژواریدا زانیاری پتر فێر بێت. بۆ ئەوەش ئارامی پێ بدەین با لێرەوە پێی بڵین لەم گەڕی بە چیایەکاندا فێری زۆر شت دەبێت لە پێش هەمویانەوە سەختترین نمونە هەیە. ئەگەر بێت و لەوەی ئەو دی و ئاکرێ زاڵە ترەک نەبێت، ئەوە دەبێت بیسەلمێنین کە لە تاقیکردنەوەکەدا سەرکەوتنی وەدەسێنەوە. هەوراسەکە لە ئاکرێەوە تا ئەو لووتکەی دەڕوانێتە سەرشیوەکانی ئەو دی و کارێکی بەچیادا هەڵگەڕانە. لە هەر بەچی هەڵگەڕانێکی تری چیاکانی هاکاری گرانتر و شەکەتانەترە. هەر کەسێکیش لەم تاقیکردنەوەیە دەرچێت لەوانەیە بە پسپۆڕی بەچیادا هەڵگەڕاندا بنرێت. دیمەنی شیوەکانیش ترسناک نین و کار ناکەنە سەر مرۆڤ، وەک ئەوانەی لەوە و پاش بڕیمانن. ئەوانە برێتی بوون لە چەند ڕێگەیەکی چیایی باریک و پێچاوپێچ، سەریان دەسوڕماند واک بڵێ ڕێگەی بزنەکی ویلەن. دەتوانرێت ئەوە بە ئاکامی هەموو تاقیکردنەوەیەکدا بنرێت کە دەکرێت بە شێوەیەکی چەسپا و هیشک بخرێتە ڕوو. ئەم لاپاڵانە زۆر سەرە و لێژ و سەخت و پشت شکێنە. چەند تاوێری لووسی کونکونیان تێدایە، کوونەکانیان لە شانە هەنگ دەچن و نێزیکەی 12 ئینچ قوڵن و تیرەی هەر یەکەیان لە 6 ئینچ کەمتر نییە. لەوانەشە بگاتە 8. ئەگەر بێت و داوی لەمە باشتر دابهێنرێت بۆی ئەو ڕێبوارە بەڵحە بێ ئاگایی پێوە بێت یان پێی ئەسپێکی پێ بشکێنرێت، ئەوە بێگومان لێرە دەست دەکەوێت بۆ ئەوەی شپرزەیەکە بە تەواوی دروست بکات. کاروانچیەکان دەدانیان بەوەدانا کە ڕێگاکە خراپ، بەڵام بڕیاریاندا کە ئەم خراپیە هەڵناسەنگێنرێت. هەردوو چاوی ڕێگەکە ڕووناک دەکەنەوە. ئامە شتێکی زۆر ئاشکرایە. ئەگەر کۆمەڵە کەسەکە بیانەوێت ڕیدگری گارێش ببینن، ئەوە پێشبینی چی ڕێگایەک لەمە باشتر دەکەن. لە بەرزایی لووتکەکەوە دابەزین 3000 پێ لەسەر ڕووی پێدەشتەکەوە خۆمان لە ناودۆڵێکی پڕپیتدا دیتەوە. پاش ئاو دێرە و لە ڕووبارۆچکەیەکی چیاییەوە ئاوی بۆ دێت و پڕ لە قامیش و ژاژەڵانە. پاشان بە لووتکەیەکی تردا هەڵگەڕین، هێندەی ئەوەی یەکەم بەرز بوو بۆ ئەوەی بگەینە لووتکەی زنجێرە چیایەکی تر و لێوێەوە توانیمان سەرنجێکی سەرتاپاگر لە چۆڵەوانیەکانی دەوروبەر بدەینەوە، هەر لە کوێوە بمانڕوانیایە دۆڵی زاب لە خوارمانەوە درێژ ببووە کە کۆمەڵە هەوراز و نشێوێکی چڕ و پڕ بوو، بە شێوەیەکی ئاڵۆزی وەک شەپۆلدانی ئاوی زەریا گرد ببەوە. ڕووبارەپان و بریقەدارەکەش کە لێرەدا بە قەوارە لە ڕووباری دیژلە دەچوو، بە ڕێگەیەکی پێچاوپێکی زۆر ئاڵۆزدا دەچوو کە نەسەری بوو نابنی. ئەو بەریشی وە قوڵەکەش سنووری دابووە سنووری بیابانێکی ڕق و ڕووتەوە کە باران کونی قوڵقۆڵی تێدا کردبوو. پشتیشی بە چەندین تەپۆڵکەی بڕاوی تاوێری جیڕیەوەدا بوو. لێرەوەش لەسەر لووتکەیەوە بە درێژایی ئاسۆ تا چاو بڕکات لووتکە مەزنە بە بەفردا پۆشراوەکانی چیای هەکاری سەری خۆیان بەرز کردوێتەوە، وەک نیفانیسی شاعیر هۆراس دەڵێ ئەوە بوو ئیبلیس. هەردوو پێی خۆی چەقاند کاتێک بۆ یەکەمین جار دابەزێن ناو ئەو دنیایەی تازە دروستکراوە، وەک ملتۆن دەڵێت. چەند پانتایی یەزەویەکەی دەستەمۆ نەکرا و ئەڵقا ئاسنێکی تۆند بەستراوە بە هەشتێکی نمونەی گرانبایی و دەگمەن بۆ باند و سەرپێکی کارە. ئەوە ئەو خاکەیە بە وڵاتی خێڵەکان ناسرەوە و دانیشتوانەکانی ئەگەر بە ویژانەوە باسییان بکەین ئەو پەڕی ئامادەن سوود لە خەسڵەتەکانی وەربگرن. ئەوانە نیوچە سەر بەخۆن، ئەگەرچی هەر بەناو سەر بەتورکن.
نیوچە کۆچەرن لە جۆری جۆنی ئارمسترۆنگ، نیوچە چیایین لە جۆری ڕۆبڕۆی. لێرە کەس بە ئانەیەکی قەڵب فەرمانەکانی سوڵتان ناکڕێ بەبێ پێشگیریکردنی نێزە و چەک. هەر کەسێکیش بۆ خۆی سوارچاکێکی ڕەسەنە، چی بە باش بزانێت دەیکات یان بە شێوێکی پۆخەتر چی بۆ بلوێت دەیکات. ئەم جۆرە سوڵتانانە زۆرن و لە هەمولایەکی وڵاتدا بەدی دەکرێن کە پتر بە دەستی شێخی خێڵەکانەوە. حکوومەتی ئەستەمبوڵیش دەسەڵاتێکی ئەوتۆی نییە وەک دەسەڵاتی پاشا کۆنەکانی ئەسکۆتلەندە بەسەرلای باکووری پردی ستێرلینگدا هەیە. سێ پلە بۆ سەلامەتی گەشتوەرانی ناوچە ئاسیاییەکانی تورکیا لە ئارادایە. ناوچە هەن خۆیان تەواو ئارامن، ناوچەش هەن جاندرمەکان دەتوانن ئاشتی تێدا دابین بکەن، ناوچەش هەن جاندرمەکان هیچیان تێدا پێ ناکرێت. شۆڕە سوارە ئازاکانی ئێمە گەیاندیانینە گوندی بیرەکەپرە کە گوندێکی کوردی دیمە ناشرینە و دەکەوێتە پایینی هەورازەکەەوە. سەر لە بەیانی ڕۆژی دواتریش تا کەناری ڕووبارەکە لەگەڵماندا هاتن و کاتێگەشتنێ بەردە بازەکە ئەرکەکەیان تەواو بوو، چونکە نەیان دەتوانی بپەڕنەوە ئەو بەر. لەبەر ئەوەی وڵاتی شێخی بارزانە و حکوومەت هەست بە شەرمەزاری و نیگەرانی دەکات کە فەرمانبەرانی خۆی بنێرێتە ناوچەکە. بێگومان پێشوازیان لێ دەکات و بە خێراتنیان دەکات و جوان ڕەفتاریان بەرامبەر دەنوێنێت، ئەویش لە چاکەی خۆیەوە نەک بە زۆر. بەڵام ئەوەی هیچ سوودی نییە بگوترێت جاندرمە لەوێ دەتوانن بماپارێزن. هاوڵاتی ئەگەر بیوێت گەشت بۆ وڵاتی خێڵەکان بکات خۆی دەخاتە مەترسیەوە، ئەگەر شتێکی پێبێت بۆ دەست بە سەرداگرتن بشێت. دەبێت زۆر وریایانە بە ڕێگەی خۆیدا بڕوات. بەڵام دابینکاری بۆ ئەوروپاییەکان زۆرترە، چونکە پیاوە خێڵەکیەکان بە ئەزمون بۆیان دەرکەوتووە ئەگەر بێت و ئەوروپاییەک تووشی هەر ئازاردانێک بێت هەرا و هۆریای لێ دەکەوێتەوە. ئەو کاتە باڵیۆزەکەی هەرسی خوڕمە لە قەپڕغەی حکوومەت دەدات تا هەڵمەتێکیان دەنێرێتە سەر و چەندین پەل سوپا شاڵاو دەبەنە ناوخۆی وڵات تا بە خۆڕایی لەسەر حسێبی گوندەکان بگۆزارێن و ژمارەیەک لەو کەسانە بگرن کە زۆربەی کات پەیوەندیان بە کێشەکەوە نییە. بۆیە تاوانبارە ڕاستەقینەکە دوایەمین کەس دەبێت زیانی لێ بکەوێت، بەڵام زۆریان ڕق لێ دەبێتەوە، چونکە بووەتە هۆی ئەوەی ئەم جۆرە کردارە تووشی ناوچەکە بکات. ئەمە ژوا دەکات کە لە ڕقترین سەرپێکی کرد بەخۆیدا بچێتەوە بەر لەوەی پل بەپە لە پێتکەی تفەنگەکەیدا بنێت کە ئاراستی کاروانێکی بکە لە ژێر پارێزگەری کڵاوێکی ئەوروپایی دابێت. بۆیە کڵاوەکە لەسەر دەبینێت. زۆر خەڵکی ناوچەکە دێنە ناو ئەو کاروانەوە کە لە ژێر سێبەری ئەودایە و بەرەو یەک شوێن دەڕۆن. ئێمەش بیرمان لەوە نەکردەوە کە ئەمە ببێتە جێی مەترسی. لەبەرەوەی شێخی بارزان سەرڕای ئەوەی مەزنترین سەرکردەی دەسەڵاتداری ناوچیایەکانە لە هەمووان ناودارتر و ڕێز لێگیراوترە. پێشی خۆشە لە هەمان کاتدا ئینگلیز بە دۆستی خۆی بزانێت. زەی گەورە لەو شوێنەی لێ نزیک بووینەوە پان و بەرین و قوڵ و خێرا بوو. بە مەلەوانی لێپەڕینەوەشی یەکێک بوو لەو کارانی ناکرێت بیری لێ بکرێتەوە، تەنیا بۆ تاکە کەسێک نەبێت. بگرە بۆ گیان لەبەریش هەروەها شتێکی ئاساییە شێخ قایەخێکی هەیە ئەسەبڕای دەکێشێت. لەو جۆرەیە کە لەسەر ڕووباری فورات بەکارمان هێنا. بەڵام قایەخەکەی زێ لێرەدا بە شێوەیەکی کاتی پەکی کەوتبوو، چونکە دەگوترا کون بووە. دیتمان لەو بەرەوە بەسترا بووە. بۆشمان دەرکەوت کەمێک شارەزایی و 3 گاڵۆن قیر بەس بوو بۆ ئەوەی قایەخەکە دابەزێنرێتە ناو ئاوەکە. بەڵام وەک پێدەچێت هەمووان بەوە قایل بوون تا ماوەیەک کەڵک بەکار بهێنرێت. کەڵەکیش بریتیە لە چەنددار و پەلکەدارێکی پێکەوە بەسترا و چنراو 4 کوندەی پڕ لە هەوای دەم بەستراوی لە ژێردایە. ئەم کەڵەکە هەر جاری تەنیا 2 کەس دەپەڕێنێتەوە یان ئەو کەل و پەلانەی بەقەت 2 کەس گرانن دەبێت بارەکان لەسەر پشتی بارگیرەکان داگیرێن و ناچار بکرێن بە پێمەلا بپەڕنەوە. بیەوەی گوێ بدرێتە تیژی ئاوەکە. بەم شێوەیە کاتێکی زۆرمان بەپەڕینەوە لێ بەفی ڕۆچوو. بەڵام حەقی ئەوەمان کردەوە بەوەی کتتو پڕ کەلوپەلەکانمان بەست و ماوەی سەعاتێک ڕۆیشتین و دۆڵێکی لابەلامان بڕی تا گەیشتنە گوندی بارزان کە دەکەوێتە بناری چیایەکەوە و چیاکەش لە دوولاوە لە ئامێزی کردووە. لە گوندە ئاساییەکانی کورد گەورەترە، بەڵام هیچ جیاوازیەکی ئەوتۆی تایبەتی لەگەڵ گوندەکانی تردا نییە تا ببێتە بەڵگەی گرنگی لە ناوچەکەدا. زۆربەی شێخەکان بگرە و شێخانەش دەسەڵاتیان لە شێخەکانی بارزان کەمترە،
لە قەڵای سەخت و قایمدا دەژین کەچی دەبینین ئەم شێخە لەناو گەلەکەی خۆیدا دەژیت. کۆشکەکەشی بریتیە لە کۆمەڵە خانوویەکی ئاسایی کە پێکەوە نووساون و یەک خانوویان پێکێناوە کە هیچ دەواازەیەکی دەرەوەی نییە. ئێمەش ئەو جۆرە دەواازەیەمان بە چاو نەبینی. هەرکە پێت لە دەرگاکە نایە ژوورەوە خۆت لە ژوورەوەدا دەبینیت. بەرەو ژووری دانیشتن ڕۆیشتین کە کەپرێکی هاوی نەبوو کە لە بلێفدیری ساکارانە دەچێت. زانیمان شێخ لە ماڵ نییە، چووەتە سەردانی ئاکرێ و پێشبینی ئەوە دەکرێت دوو سبەی بگەڕێتەوە. لەبەرەوەی بەرەو ڕۆژ ئاوا دەڕۆیشتین هیچ گومانی تێدا نییە کە دوو سبەی چاومان پێ دەکەوێت. بەڵام جێگرەکەی کە بەرنوێژێکی گەورە بوو بە گەرمی پێشوازی لێ کردین و دۆستی دێرینی هەندێک لەوانە بوو کە لەگەڵماندا بوو. مەلا گەنجەکە یان قەشەی تایبەتی ماڵەکە و ژماری دەست و پەیوەند کە هەمویان پیاوی بەخۆوە بوون چون ئەو ڕەفتاریان کرد. هەرچۆنێک بوو نەمان دەتوانی بەلای ماڵیاندا تێپەڕین و نان نەخۆین. بەڵام بەهۆی ئەوەی پەلەمان بوو ئارەزوومان دەکرد بەرەو پێشەوە بڕین، تکامان لە خانەخوێکانمان کرد چی خواردنێکمان پێ بدەن ئاسان و خێرا دروست دەکرێت و بە جێگەیاندنی ئەم ئارەزۆشتان بەوەدانا کە بەڵگەی دۆستایەتیدان دەگەیەنێت. ئەوانیش هێلکە و نان و هانگوین و چایان بۆ هێنای. پیاوێکی ناودار کە بیەوێت بەو شێوە باوە ڕێز بگرێت بەوە ڕازی نابێت ئەم جۆرە خواردنە سوکەت پێشکەش بکات. لەوانەشە وا بکات چاوەڕێ بیت تا کاوڕێکت بۆ سەر ببڕێت و لێ بنرێت. کاتێک بەڕێکەوتین بەرنوێژ و مەلاکە تا لای درەختێکی دیاریکراوی ئەو لای دیەکە لەگەڵمان دەهاتن بۆ ئەوەی وەک دەڵێن بمان خەنە سەرڕێ. لە هەر ماڵێک لە ماڵە ناودارەکانی ئەم ناوچەیەدا خاڵێکی دیاریکراو هەیە لە پەیوەندیکردن بە میوان و سەر لێدەرەکانەوە لی تێ ناپەڕێت. خاوەن ماڵەکە لەو خاڵەدا پێشوازی لە میوانەکەی دەکات و بەڕێشی دەکات. تەنیا لە یەک بۆنەدا شێخی بارزان سواری ئەسپەکەی بوو ماوەیەک لەم درەختە یاساییەوە دوورکەوتبووە. ئەویش کاتێک بوو کە پێشوازی لە کۆنسۆڵی بەریتانیا کرد. خانە خوێکانمان پاسەوانێکی چەکداریان لەگەڵدا ناردین کە یەکێک بوو لە موریدە تایبەتیەکانی شێخ. جامانێکی سووری لەسەر ئاڵاندە بوو. بەڵگەی ئەوە بوو کە لە پاسەوانە تایبەتیەکانی شێخە. بەڕێبەری وی ڕۆژێک و یەک تاق بەناو دۆڵەکەدا ڕۆیشتین و گەشتەکە لە ڕۆشنە پێشەوەی قاڵۆچەیەک دەچوو بەناو کێڵگەیەکی کێڵراوی پڕ لە جۆگەلە و درزدا بڕوات بیابانە چیاییەکان زۆرتری تاوێرن و بۆ کشت و کاڵ ناشێ. بەڵام چەند ڕوپەیەکی بە پیتی زەوی نزم هەبوو بە درێژایی هەورازەکان درێژ دەبوونەوە. دانیشتوانی گوندەکە بە گەنمیان چاندبوو. ئەو گوندانی پێیاندا تێپەڕین ئەگەر بە چاوی ناوچەیی تەماشایان بکەین خۆش بژی بوو چونکە شێخی بارزان پیاوێکی گەورەی بەرچاوتێرە. بەڵام ڕێگەکان ناخۆشن و مرۆڤ وێزدار دەکەن و هاواری دوور لە لۆچاو بە سامانێکی باش دەزاندرێت. بە بۆچوونی ئێمە یەکەمیشتی ئەم دیاردانەیە کە بڕیار لەسەر وەرچەرخان و ئارەزۆکانمان دەدات. دەتوانین بۆ شێخ چاوپۆشی لە زۆر شتی ئەم وڵاتە بکەین کە وەک سەرکردایەتیەک بە هەموو ڕازگۆیی و دڵسۆزیەوە پارێزگەری ئاسایش و سیستەم دەکات. ئەو شێخەی دەزانێت کە بە سووترین ڕێگە پاراستنی دانیشتوانە نەک ڕێگە لێتەنینەوەیان کە ئەو لەوانەیە لە جێبەجێکردنی داوەری جدداردا بڕوای پێ بکرێت بە شێوەیە کاوسانی تەواوی لە نێوان کوردی موسڵمان و کوردی گاوردا وەک یەک دابین بکات. بەڵام لەوە نیگەران نین کە فەرمانبەرە تورکەکان باگشتی ئەو ڕەفتاری ئەویان بەدڵ نییە. تورکە کۆنەکانیش بە پلەی یەکەم ڕقیان لەم شێخە دەبێتەوە چونکە بەتوانە و لێ هاتووە. تورکە حیزبیە نوێیەکان جوان تورک زۆریان ڕق لێ دەبێتەوە چونکە ئۆرستکراتیە و ناتوانین نکۆڵی لەوە بکەین کە هەندێک جار دەبێتە مای سەرێشە بۆیان و جاروباریش لە کاروباری و بەڕێوەبردندا شێوازێکی دەقاودەقی دراگۆنی بەکاردەهێنا. شێخ تا ساڵی 1990 بە ئاشکرا بەگژی حکوومەتدا دەچووە. لەو بەگەشتدا چوونەوەیشدا ئەو بەتەنیا بەرپرسیار نەبوو. تاوانباری ڕاستەقینەی بنەڕەتی سین پاشا و هەندێک لە دەست و پەیوەندە تاقمە بۆگنەکەی بوون کە لە مووسڵ کاروباریان بەڕێوە دەبرد. ئەوانە چاویان بڕی بووە هەندێک لەو گوندانەی دەکەوت نەژێر دەسەڵاتی شێخەوە. ئەویش ڕازی نەبوو دەستیان لێ هەڵبگرێت. ئەوەندەی نەبەر تاوانێکیان بۆ دروست کرد گوایە پیلان دژ بە حکوومەت دەنێتەوە کە بەڕاستی تاوانێکە بە ئاسانی دەسەپێندرێت چونکە هیچ شێخێکی تر نییە لەم ناوچەیەدا وەک ئەو بە ئارەزوی خۆی جاروبار جنێ و بە حکوومەت بدات. هەر چۆنێک بێت بابەتی بنەڕەتی شێخ لێرەدایە. تاوانی گەورە و ترسناک داواکردنی یارمەتی لە رووسیا بوو. لە کاتێکدا ئەوانەی لەو دووروبارە نزیکانەدا
ئارەزووی لایەنگرتنی ڕووسیایان دەکرد، شێخ زۆر ڕقی لێ دەبوونەوە. هەرچۆنێک بێت ئەم تاوانە لای حکوومەت باشکایەوە و دۆستەکانی شێخ دەستگیر کران و لە بەندیخانە توند کران و سوپاش هێرشی کردە سەر ناوچەکە و دەستی بەسەر گوندەکانی داگرت و ئافرەتەکانیشی بەرە و مۆسڵ ڕەوانە کران. شێخۆشی چەند مانگێک دەربەدەر بوو، شوێنی بەخۆی نەدەگرت، ئەم چیە و ئەو چیەی دەکرد. ئالێرەدا بەرەوبوومی باش مامەڵەکردنی خۆی لەگەڵ لادێیەکاندا درووەوە، چونکە بەبیری هیچ کەسێک لەوانەی ژێردەستیدا نەهات چی گاوەریە موسڵمان ناپاکی لێ بکەن و بیدەنە دەستی دوژمنەکانی. ئالەم کاتەدا بینیمان خۆی لە جلوبەرگێکی پارپوددا گۆڕی بوو، تەنیا یەک پاسەوانی لەگەڵدا بوو. لە یەکێک لە گوندە مەسیحیەکانی تەنیژمیر نشینەکەیدا خۆی هەشاردا بوو. هەرچی گۆڵکردنی ئەم یاری هەیە بۆ یەک لا تۆمار نەدەکرا. ئەوە بوو ڤیچ ئیان ڤۆهر شانازی بەوە دەکرد کە خێڵی ئیڤۆر بە کەمترین لە 500 شمشێری دووسەرەوە نەدەچووە مەیدانی شەڕ. شێخی بارزانیش ئەگەر بیوێت دەتوانێت 5,000 بگرە بڵێ دوو چەندانی ئەم ژمارە کۆبکاتەوە. ئەو مریدە دڵسۆزانەشی لە تێکدانی بنکەی کردەوەکانیان بێزار نەبوون. پێتر لەو ڕەوە زەردەواڵە سوورەی ئەو ناوچەیە نەبێت کە شارەکەیان بەردبەر درابێت و تێک درابێت. ئەوە بوو 3 فەوج سەرباز هێرشیان کردە سەر و خۆی لە ناوداوێکی ئەملاو ئەولای تاوێرەکاندا دیتەوە و بە هەموو چەک و تەقەمەنی و تۆپەکانیانەوە خۆیان بەدەستەوەدا. بەرامبەر بەمەش لادیەکانی هیچ زیانێکیان لێ نەکەوت. مووسڵیش لە هەموو ئەو هێزە سوپاییانی تێدا بوون چۆڵ کرا و هەمویان ناردنە شەڕ و ترسێکی زۆریش کەوتە دڵی دانیشتوانی شارەکە. لەوە دەترسان ئەو لادەیانە با گەورە و بچووکیانەوە هێرش بکەنە سەر شارەکەیە. بەڵام شێخ بە باشی نەزانی ئەم هەنگاوە بەهاوێت کە کارێکی وا دەکات درزەکە گەورەتر بکاتەوە کە چارەسەرکردنی ئاسان نەبێت. بێگومان ئەم کارکردنەی لە ترسیشەوە نەبوو. دەیان گوت هەر تەنیا و بۆ هەڕەشەکردن گوتبووی ئەگەر کاروا بڕوات ئەو نیازی هەیە شارەکە داگیر بکات و بیدادە دەست جێگیری کۆنسۆڵی بەریتانیا. هەرچۆنێک بێت جێگیری کۆنسۆڵی ناوبرا و حەزی لەم دیاریە مەزنە نییە کە کاردانەوەیەکی باشی لە پاش نابێت. لە ئەنجامدا هەردوو لا ئاش بوونەوە. شێخ زۆری پێخۆش بوو ئاشتیەکە بە شێوەیەکی سەرەکی بۆ هەوڵە چاکەکانی بەریتانیەکان دەگەڕایەوە کەچی هۆکاری سەرەکی بۆ دەستێوەردانی والی دەگەڕایەوە کە زۆر دانابوو لەم دواییەدا بە والی مووسڵ دامەزرا. هەرچی هەوڵ و کۆشینی ئێمەش بوو تەنیا خۆی لەوەدا دەنوانت کە داوا لە دەسەڵاتدارە ناوچەیەکان بکەین ژنەکانی شێخ بەربدەن و بە شێوەیەکی جوان ڕێزیان لێ بنێن و مامەڵەیان لەگەڵدا بکەن. ئیدی پێویست بەوەش ناکات ئەو پیلانگیێڕانە لە بەندیخانەدا بمێنەوە. پاش ئەوەی لێکۆڵینەوەی ڕسمی دەری خست کە ئەو پیلانی پێی تاوانبەر کرابوون لە بنەڕەتەوەش نەبوو. بەڵام شێخ زۆر چاوتێرە لەگەڵ ئەوانی لەگەڵیدا چاوتێرن و ئەوانی ئامادەن لەگەڵ ڕۆبدا ڕێک بکەون. شتێکی ڕوونە خۆیان لە ئەنجامدا قازانج دەکەن کە بە ڕێگەدا ڕۆیشتن گەیشتنە گۆڕەپانی یەکێک لە شەڕەکان. برێتی بوو لە قۆرتێکی گڕکانیانەی ناو چۆڵەوانیەکی بیابان ئاسا. ئەم لەو ئەولای چیایی بەرزی سەرولێش ئالێرەدا یەکێک لە فەوجەکانی حکوومەت ڕوبەڕووی شێخ و شەڕکەرەکانی بوونەوە کە خوتی خۆی لەم شوێنەدا بوو. بەڵام ئەرکی بەڕێوەبردننی شەڕەکەی بە شێوەیەکی پراکتیکی دایە دەستی کابرایەک ناوی عەبدولقادر بوو بە شێوەی ئەفسەرێکی ڕوکن ئیشی بۆ دەکرد و گەیشت بۆ ڕادەی شەڕ بە چمکی سوپایی. پیاوی خێڵەکان دەترسان بە گژی سوپای حکوومەتدا بچنەوە. جا بۆ ئەوەی شێخ وریان بەرز بکاتەوە و دوودڵیان لەلا نەهێڵێت خۆی یەکەمین گولەی تەقاند. تەقاندنی یەک گولەش لە نەریتی کوردستاندا واتای بە دەنگەوە هاتن و یارمەتیدان دەگەیەنێت. شێخ تفەنگەکەی بەدەستەوە گرت و بە لێهاتوویەکی درامیانی نایەبەوە گولەیەکی ڕۆ و ئاسمان تەقاند. واگ بڵیت داوای یارمەتی لە خواوەند بکات. ئەوە بوو مۆجیزەی ئەو ڕۆژە ڕوویدا. ئەو ڕۆژە هەموو فەوجەکە لەگەڵ 3 تۆپخانی چیایی داگیران. ئەمەش کارێکی مەزنی سەرسوڕهێن بوو. بە دەستی پیرۆزی ئەو بەدی هات و لە و پایی بەرزتر کردەوە. ئەو تەنیا لە بواری دەسەڵاتی دنیای خۆیدا سەرکەوتنی وەدی نەهێنا. بگرێ بەڵگەیەکی نوێی توانە ڕۆحیەکانیشی بوو. شێخ بەلای دەست و پەیوەندەکانیەوە تەنیا سەرکردەیەکی گەورەی خێڵ نییە. ئەوان بڕوایان بەو شێخایەتی هەیە کە بابەلباب بۆی ماوەتەوە. پیاوانی خێڵەکەی موریدەکانی ئەم ڕاستیەش ڕووداوێک دووپات دەکاتەوە کە بەر لەم ڕووداوە بە ماوەیەکی کەم ڕوویدا بوو. مار شەمعون قەشەی ئاشووریەکان بۆی گێڕاینەوە کە ئەویش لە ناو دەست و پەیوەندەکانیدا
هەمان پلەپایی بارزانی هەیە. یەکێک لە پلەکانی سوپا بە دوی شێخدا ئەو ناوانیان دەپشکنی و مێر منداڵێکیان گرت کە لە خەڵکە ڕاکردوەکان بەجێ ماوە. بە هەڕەشەوە داوایان لێکرد ئەو شوێنانیان پیشان بدات. شێخ ڕووی تێکردووە کەچی مێرد منداڵەکە لە ئاسن ڕەختر بوو. وەڵامی دانەوە بە ناوی پیرۆزی شێخ سوێن دەخۆم کە ئاگادارتان ناکەمەوە. تەنیا توانیان ئەم قسانەی لێوەربگرن. پاش ئەوەی جۆران هەڕەشە و گۆڕەشایان لێکرد. بەڕێکەوت فەرماندەی پەلە تورکیەکە دڵ نەرم دەبێت. بۆیە بە خراپی مامەڵەی لەگەڵ دیلە بچکۆلەکەدا نەکرد. بەڵام لەوە دۆدڵ نەبوو کە پندێک لەم ڕەفتاری هەڵێنجێنێت. دوای ئەوەی ئازادی کرد. ئەوە بوو بە ئەفسەرەکانی خۆی گوت و پێدەکەنی لەم شەڕەدا هیچ دەستکەوتێکمان نابێت. دەشتوانن خۆتان حکم بەسەر ئەم ڕووداوەدا بکەن کە ئێمە ڕوبەڕووی چ جۆرە پیاوانێک بووینەتەوە. ئەو منداڵە لە بەردەستی بەزەی مندا بوو. ئاگەر بم کوشتایە کەس لێ پێچینەوەی لەگەڵدا نەدەکردم. لەگەڵەوەشدا ئەم ڕاستی دەزانی کە چی بەرەگارم بووە و سوێندی بە ناوی شێخەکەی خۆی خوارد واک بڵیت سوێن بە ناوی خوا دەخوات. ئێوارەی ڕۆژەکەی تر پاش ئەوی بارزانمان بەجێ هێشت بوو گەیشتینە گوندی سۆرەبی کە دەکەوێتە گۆشی بە یەکگەشتنی ڕووبارەکان لەو شوێنی زاب بە ڕووباری ئۆرەمار دەگات. گوندێکی بچووکی ڕووتەڵا برێتیە لە تەنیا 20 خانوویەک لەسەر لێواری کەندەکەدا پەرت و بڵاوە و زۆر لە ڕووبارەکەوە دوور نییە. قەڵای ئاغای گوندەکەش لە بەرزاییەکی کەنارەکەدایە کە خانوویەکی ساکارە لە ڕووی ئەندازەییەوە بە شوورە قایم کراوە و واک بڵیت کە لوێکی پلە دوی چاودێریکردنی سنوورە. پێشبینی ئەوە دەکرا لێرەدا چاومان بە شێخ بکەوێت چونکە شوێنی حەسانەوەیەتی. لە نێوان بارزان و ئامێدیدا لە ڕووباری ئۆرەمار پەڕینەوە. لاماندایە قەڵاکە. کات 5 ئێوارە بوو. کاتێک گەیشتینە ئاستی یەکەمین خانووی گوندەکە کۆمەڵە پیا و ئەسپەکانی دەوری قەڵاکە بەڵگەی گەشتنی شێخ و پیاوەکانی بوون کە لە ئامێدیەوە گەڕابوونەوە. ئێمە بەر لە خۆمان هەواڵی گەیشتنمان گەیشت بوو. بۆیە وەفدێکی بەڕێزیان پێشوازیان لێکردین و داوەتەکەیان پێگەیاندین. بە واتایەکی تر فەرمانەکەیان پێگەیاندین. لەم بارودۆخەدا ئەو شەوە میوانی ئەو بین. لە دەرگەی قەڵاکە دابەزین و ئەم لاو لامان بە پیاوە 4 شانە و بە جەرگەکانی وێ دەورە درابوو. شێخ لە سەرەتای پێیژەیەکی بەردینی بەرزەوە پێشوازی لێکردین و بە خوتی خۆی بەرەو بێڵایی کەپرەکە و پێشمان کەوت کە وەک هۆڵێکی میوانی بەکاری دەهێنا و تکەی لێکردین لەسەر ئەو دۆشەکانە دانیشین کە دەم و دەست بەرامبەروی ڕایان خست. ئەمە دانەواندنێکی گەورە بوو لەلایەن پیاوێکی گەورەوە خۆی لە سەرەتای پێیژەکە دابێت پێشوازیمان بکات. زۆربەی شێخە ناودارەکان بە ئاقەس دایانەوێت لە دەرەوەی ئەو ژوورە دابن کە میوانە ئەوروپیەکانی دەچنێ بۆ ئەوەی لەبەریان هەڵنەسن و دووپاتی بکەنەوە. ئەوان لەوان گەورەترن. کەچی شێخی بارزان ڕێزێکی بێهاوتەی دەگرتی. ئەو کاتی خۆی شیوی لەگەڵدا خواردین کە ئەمەش پیاوەکانی تووشی دۆدڵیەکی ئاشکرا کرد چۆن دەکرێت بە ڕێزیان شیو لەگەڵ دوو گاوردا بخوات. عەبدولسەلام شێخی بارزان پیاوێکی لە سەرەتای گەنجیدا تەمەنی 28 ساڵێک دەبێت. وەک زۆربەی دانیشتوانی چیاییەکان باڵای مامناوەندیە و لەشی تێکسمڕاو. زۆر چوست و چالاکە. ڕۆخساری دەموچاوی هەر پێ دەکەنێت. جەمەدانەیەکی سپی لەسەر کڵاوێکەوە لەسەر بوو. کراس و شەڕواڵێکی مەیل و سپی لەبەردا بوو. جبەیەکی ڕەشی بەشور نەخشێنراوی لەسەر ئەوەوە لەبەر کردبوو. کەوایەکی ڕەنگسەوزیشی لەسەر هەموودا بەخۆدادا بوو. پیاوەکانی 30 تا 40 کەس دەبوون و موریدەکانی جامانەی سووری چمەک بەڕەڵایان بەسەرەوە بەستە بوو. زۆربیان 200 نێزیکەی ئەوەندە فیشەکی خڕیان پێ بوو. تفەنگەکانیان لە جۆری شنای دەر و مارتینی بوو. لە قەت دیواری بێڵاییەکە لەسەر یەکدی کەڵەکە کراوە. هەمویان زۆر ڕێزی سەرکردە گەنجەکەیان دەگرت و بەگوێیان دەکرد. بۆ ئەوەی ئەو ڕێزگرتنە بۆ بخوێنەوە ڕوون بکەینەوە. دەبێت ئەوە بڵین کە ئەو مەزارگەیەکە واتە زیارەتی دەکەن و ئەو فەرمانانەی بە پیاوە نێزیکەکانی خۆی دەدات. کتوپڕ بێ پرسیارکردن ئەنجام دەدرێت. هیچ سەرسوڕهێنیش نییە ئەگەر فەرمان بدات بمانکوژن. لە جیاتی ئەوەی میوانداریمان بکەن. دابینین کتوپڕ بێ 32 جێبەجێ دەکرێت. ئەگەر چی ئەوروپاییش بین. لە ڕووی بەگوێکردنیەوە ڕووداوێک هەیە دوای سەردانەکەی ئێمە بە ماوەیەکی کردڕووی داوە. ناکۆکیکی درێژخایانی نێوان خێڵی خۆما و نێوان هەندێک لە دراوسێ کوردە موسڵمانەکانیان هەبوو.
لەم دواییەدا سەری هەڵدا بووە و خەریک بوو ئەنجامەکەی بە خراپی دەشکایەوە. لایەنە موسڵمانەکە هەوڵیدا بوو براکانی تری خۆیان کە هاو ئاینن قایل بکەن، پێشگیریان لێ بکەن و لە شەڕێکی جیهادیدا بەشداریان لەگەڵدا بکەن. شومان پێدا هاتەوە کاتێک زانیمان شێخی بارزان کەوتە نێوانیانەوە و لەسەر ئەو جیهادە ڕازی نەبوو. ڕێینەدا مرید و پیاوەکانی توخنی ئەو کارە بکەون. خۆی چووە ناو کێشەکەەوە چونکە حەز بە بنەجێبوونی ئاسایش و بڵاوکردنەوەی ئاشتی دەکات بۆ ئەوەی چاکەیەکمان لەگەڵدا بکات، چونکە هیچ پەیوەندێکی واتایی بەدخۆماوە نەبوو، بە تایبەتی کاتێک سوپای تورکیا بە دوایدا دەگەڕان و ئەوانیش گیان نەکردبەوە داڵدەیان نەدابوو. کە ڕێینەدا ئەو جیهادا ڕوو بدات، بەرەکەت و پیرۆزی شێخ بە ئاسماندا پەرد بووە. بەڵام زۆر لەوە دەترسا نەوەک جارێک پیاوێک لە پیاوەکانی سەرپێچی فەرمانەکانی بکات. بە شێوەیەک هەستی بەوە کردبوو یەکێکیان کە ناوی تەتۆ ئاغا بوو، ئەو هەستی ئەو سەرپێچی لە دڵدا بوو. گەورەترین بەرهەڵسکاری وی بوو لەو کارانەیدا کە دەیکردن بۆیە یەکێک لە پیاوەکانی نارد فەرمانەکانی پێڕابگەێنێتەوە. نامەبەرەکە چووە ناو قەڵای ئاغاوە و گورج بردیانە لای. لەوێ پەیامی شێخی پێگەیاند کاچی ئاغا کە لە ڕق بوو قایل نەبوو، نامەبەرەکە هوشیاری کردەوە. بەڵام تەتۆ ئاغا هەر لەسەر ئەوە سوور لە هەڵوێستی خۆی نەهاتە خوارێ. بۆیە نامەبەرەکە قسەکانی بەم شێوەیە کۆتایی پێهێنا. پێویستە قسەی شێخ نەیە نەشکاندن. شێخ ناردومی تا پێت بڵێم لە ماڵی خۆت دەرنەچیت. ئاغا سوار سەری خۆی بوو، گوتی من حەقم بەسەر شێخەوە نییە، با یەکێکی تر فەرمان بکات. نامەبەری شێخ هەڵیکوتایە سەر کە لە ڕقە سەر پێچەکە و پاش دەقەیەک لە ژوورەکە چووە دەرەوە و خانجەرێکی بەدەستەوە خوێنی لێ دەتکە. تەتۆ ئاغای بە مردویی لە ناو جڤادەکەیدا بەجێهێشت و دەیگوت دەبێت قسەی شێخ نێ دەشکاندن. ڕووداوەکە بە تەمبێکردنێکی ئەوتۆ هاتە دانان کە هەندێک زێدەڕۆیی تێدا بێت، بەڵام کەس بیری لە ناڕەزایی دەربڕی نەکردەوە، چونکە خوا لێ خۆش بوو تەتۆ کەس خۆشی نەدەویست. هەر چۆنێک بێت جگە لەم ئەنجامە چی شتێکی بۆ پێشبینی دەکەیت کاتێک کە نەویست ئەو کارە ئەنجام بدات کە ماکالۆمۆر داوای لێکردبوو. ئەو خانووی لەگەڵ بەڕێزیدا لێی دانیشتبووین، چامان دەخواردەوە و جگەرەمان دەکێشە. گۆڕەپانی ڕووداوێک بوو سەرهەنگ دۆگەڵ داڵگێتی بە کامی سادۆی ناو دەبرد. خانووەکە بچووک و جوانکی لەبوو. ئەو ڕووداوە لە کاتی ئەم شەڕی دواییدا ڕوویدا بوو. ئەم قەڵایەش تا ڕادەیەک زۆر گرنگ بوو، چونکە لە شوێنێکی نزیک بە بەرەی پێشەوەدا بوو. بۆیە لە دەستدانی بۆ شێخ کارەساتێکی گەورە بوو. لەبەرەوەی ئەو ئاغایەی بەرپرسیاری بەرگری لێکردنی بوو ناپاکی کرد و دای بە دەستی تورکەوە. ئاغاکەش دوای ئەم کاری دەیزانی گەورەکەی ڕقی لێ هەڵدەگرێت. بۆیە قایمتری کرد و پاسەوانەکانی زیاد کرد و پاسەوانیشی لە چەند تەپۆڵکەیەکی دەوروبەریدا دانا و خاڵەکانی دەرەوەی دەواازەکەشی پتر کرد و سەگی شوێن هەڵگریشی تێدا دانا. بۆیە نەدەکرا لە دوو لاوە هێرشی بۆ بێتە سەر، بۆیە ئەو دوو ڕووبارەوە کە نە بە هاوین و نە بە زستان ناتواندرێ بەهۆی ئەو ساردی و سەهۆڵەکەیانەوە کە زلیان بپارێتەوە. هەرچی سێمین لایە چیایەکی بەرز دەیپارێزێت. بنارەکەی زۆر سەرە و لێژە و کەس ناتوانێت پێیدا سەرکەوێت. بگرێ ئەگەر ڕۆژیش بواە مەگەر زۆر بە زەحمەت نەبێت. بەڵام پیاوانی شێخ شەوێکی ساردی زستانیان بە هەلزانی و خۆیان گەیاندە قەڵاکە. لە کاتی بەفر و کڕێوەیەکی زۆر توندا کەوای لە سەگەکانیش کردهبوو با دووی حەشارگەیەکدا بگەڕێن و باو بۆرانەکە دەنگی قوڵنگەکانی دەشاردەوە. کاتێ دیواری قەڵاکەیان دەڕوخاند و بەرد لە دوای بەرد لە بنیان دەردێنە. پاژماوەیەک توانیان کە لێنێکی لێ بکەنەوە جێی پیاوێکی تێدا ببێتەوە، بەس کە خشکەی لێ بچێتە ژوورەوە. هەر کە بەرەبەیانی ڕۆژی دواتریدا ئاغا ناپاکەکەیان بە کوژراوی دیت و هەموو پاسەوانەکانی دەوروبەریشی زیندوو بوون. ئەو بەڕێزەی میوانداری شێخ و ئێمەشی کردبوو جێگرەوەی ئەو پیاوە خراپ و کەل لە ڕقە بوو. ئەمەی دوایی پیاوێکی جێی متمانە بوو. شیوی ئەوارەشمان برێتی بوو لە ماست و برنج بە مریشکە و لێندرابوو. لە ناو خواردنەکەدا شێخ و هەشت یان دە لە دیارترین پیاوەکانی بەشداریان لەگەڵدا کردی. هەموو بە کەوچکی لە دار دروستکرا و کەوگیر برنجیان خوارد. زۆر کەمیشیان خوارد. لەوانەیە ئەمە جۆرە ئەتەکێتێکی خواردنیان بێت. شێخیش ئەو پەڕی نمونەی کەمخۆری نیشاندا، چونکە هەستی بە ناساخی دەکرد. جارێکیشیان شێخ هاتە سەردانی ئێمە. ئەوە بۆ گوتیان ئەو چوار کەسەی لەگەڵیدا بوون یەک کاوەڕی تەواویان خوارد. شێخ کەم جار لەگەڵ پیاوەکانی خۆیدا قسە دەکات. ئەگەر لەگەڵیشاندا قسە بکات
بە پێکەنینەوە قسەیان لەگەڵدا دەکات. زۆر جاریش بزەی دێتێ. وا پێدەچێت هیچ کاتێک گفتوگۆی لەگەڵدا نەکەن و قسەش نەکەن مەگەر پرسیاریان لێ بێتە کردن. هەرچی لەگەڵ ئێمەدا بوو بەهۆی وەرگێڕەوە قسەی لەگەڵدا کردین، چونکە خۆی تەنیا کوردی دەزانێت. زۆربەی کاتیش لە کاروباری سیاسی ناوچەی لادێ دەدوای. ئەوە بوسکاڵای لە نەبوونی یاسا دەکرد. لە هەموو شوێنێکدا ئەوەش بەڕایوی لە بەدبەختی گاور و موسڵمانەکان بوو. لەوە دەترسین خراپیەکەی بۆ هەردوو لە هاوسەنگانە نەبێت. سەریشی لەوە سوڕما چۆن بەریتانیا و رووسیا ناتوانن چاکسازی لەم وڵاتە ئەنجام بدەن و دەیپرسی و دەیگوت ئێوە ڕۆیشتنە هیندستان و لەوێژمانەوە کەچی ئەوان ناشیانەوێت بۆچی نایەنە ئەم وڵاتە کە خەڵکەکەی دایانەوێت لە ئێوە فێر بن. ئەم جۆرە ئەستانە بە شێوەیەکی گشتی لای هەموو شێخە ناودارە پلە و پایە بەرزەکاندا بادی دەکەیت. ئەوان ڕێزی هەر حکومەتێکی چاکی بەهێز دەگرن بە چاوپۆشین لە ناسنامەکەی یان ڕێبازی ئاینی گەلەکەی. ئەو کەسانە کە بارودۆخی ئێستای تورکیای ئاسیاییان بەدڵە شایانی لە سێدارەدانە. ئێمەش گرنتی ئەوەت پێدەدەین ئەم چینەی خەڵکی لە هەر هەڵبژاردنێکی گەشتیدا بێت سەردەکەون. کاتێک شێخ بیستی بەلایەنی زۆرەوە پاش چەند مانگێک دەگەڕێنەوە ئینگلتەرا ئامادەی خۆی نیشاندا لەگەڵماندا بێت. بێگومان زۆر کەس و کاری خۆی لەگەڵدا بێت تا خۆی داوا لە سەرۆکی قەشەکانی کانتر بەری بکات، قوتابخانە لە گوندەکانیدا دروست بکات، پاشان سەردانی مەلیک جۆرج بکات و لاگەڵیدا دابنیشێت، لە کێشەی کوردستان بکۆڵنەوە و گفتوگۆ لەباری سەربەخۆییەوە بکەن. بەڵام بەداخەوە ئێمە نەمانتوانی ئەو ئومێدەی پێ بدەین کەچی پێشنیازەکەی لە ناودڵ و دەرونیەوە هەڵقوڵاوە. دابوو کاتی ڕۆیشتنمان بە شێخڕا نەگەێنین و زۆر وریابین هەواڵی ڕۆیشتنەکەمان بەرگوێی نەکەوێت و لەگەڵماندا نێت. لەبەرەوەی سوور بوون بە قسەکانیەوە دیار بوو. دوجار لە ڕووی پزیشکیەوە ئارەزووی کرد پرسمان پێ بکات، چونکە چاوی کەمێک دێشە کە بەڕاستی نیشانەکانی نەخۆشی تراخوما بوو. تکای لێ کردین چارەسەرێکی بۆ دەستنیشان بکەین لەم نەخۆشیە ڕزگاری بێت. بەڵام لەو کاتە نەمانتوانی هیچ سوودێکی پێ بگەینین. بەڵام پاش ماوەیەکی کورت توانیمان پزیشکێکی ئینگلیزی سەر بە نەخۆشخانەی نێردەی مژدەدەری CMAC مووسڵ لەگەڵ خۆماندا ببین بۆ ئەوەی شێخ سوود لە زانیاری و شارەزای ئەو وەربگرێت. ئەو کاتە واو بڵاو ببەوە کە شێخ پرسی بە پزیشکێکی ناوچەیی حەکیمی یازیدی گەڕۆ کردن. بەڕێکەوت ڕێی کەوتوو بۆ بارزان. ئەو نۆژدارە وای دانابوو کە ئەو فرمێسکانی لە چاوی دێنە خوارێ بەهۆی زۆربوونی فرمێسکەوەیە لە پشتی کاسەی چاوە. بۆیە پێشنیازی کونکردنی سەری شێخی کردبوو لەم لاچەوانەی بۆ ئەو لاچەوانەی بە شیشێکی سوور کە تێیدا بمێنێتەوە تا فرمێسکە زیادەکە وشەک دەکات. ئەم پێشنیازە ترسناکەی بە هەموو جدیەکەوە کردبوو، هەرواژ وەرگیرا. بەڵام شێخە دووربینەکە وای بە باشزانیە بوو لە پێشدا پرس بە نۆژدارە ئینگلیزەکە بکات. ئێمەش سەرمان لە دوودڵی بەڕێزی بەرامبەر ئەم جۆرە چارەسەرکردنە سوور نامێنێت. بەڵام ئەو بڕیارە ئازانەی پزیشکە یەزیدیەکەمان بادڵە کە دووپاتی کردووەتەوە. کۆنکردنی سەر لەم لاچەوانەوە بۆ ئەو لاچەوان بە شیشێکی سوورەکراوی گەرم مردنێکی لەسەرخۆ نییە. بەڵام بەو جۆرە دەبێت ئەگەر بەو مردنە بەراورد بکرێت کە چاوەڕێی یەزیدیەکە دەکات بە دەستی پیاوانی شێخەوە کاتێک ئازێتباری بخاتە دڵیانە. بەو چارەسەرە کە نەخۆشەکەیان پێشوەخت کۆچی دوایی بکات. دەشترسین شێخ نائومێد بوو بێت کاتێک پزیشکە ئینگلیزەکە ئارەزووی ئەنجامدانی نەشتەرکاری بۆ کرد. شێخ ئەوەی قبول کرد بە مەرجێک بە چاوی خۆی ببینێت یەکێک لە پیاوەکانی ئەو نەشتەرکاری بۆ ئەنجام بدرێت کە هیچ نەخۆشیێکی نییە. لاشە بێ نرخەکەی ئارەزووی دەکرد، بەڵام نۆژدارەکە قبولی نەکرد. ئەنجام بەڕیاریدا چارەسەرێکی درەنخایەن و زامن نەکراوی بۆ دەستنیشان کرد. ئێمەش هیوادارین سەرکەوتوو بێت. ئێمە هەستمان کرد شێخ زۆر حەزی لەوە دەکرد نەشتەرکاریە ساختەکە ئەنجام بدرێت کە پێشنیازی کرد بۆ ئەوەی لە دڵە ڕاوکێ بکەوێت و خۆی بۆ نەشتەرکاریە ڕاستەقینەکە ساس بکات. ئەو شەوە ژوورێکمان نەبوو لێ بنوین. بەر لەوەی ئێمە بین قەڵای ئاغا بە پیاوەکانی شێخ و کەسوکاری ماڵی ئاغا تەژە بوو. بۆیە ڕێی داین ئەوێ بەجێ بێڵین و تا سەرەتای پەیژەکە وە گەڵمان کەوت و خوا حافیزی لێ کردین. پیاوێکی نێزیکی خۆی لەگەڵدا ناردین ئەو ماڵەمان پێ پیشان بدات کە بۆی دەستنیشان کردبوو. پێش بەرە بەیان بۆ ماوەیەکی کورت هات بۆ ئەوەی خوا حافیزیمان لێ بکات و پێمان بڵێت خواتان لەگەڵ و وەڵامی سەردانەکەی دوێنێ ئێوارەمان بداتەوە.
بە گوێری قسەی خۆی سەردانەکەشی تەنیا چەند وردکە ساتێکی خایت، چونکە وەک دەبینیت سەردانێکی ڕسمی بوو. ئەوە بوو لە گەشتەکەیدا بەپەلە بوو، چونکە دیتمان ئەوەندەی نەدەبرد سواری ئەسب بوو، بەرەو بەردەباز و بواری ئۆرەمار بەڕێکەوت و پیاوەکانی لە دیمەنێکی دڵڕفێنی جواندا بە دەوریەوە بوو. تەنیا پاش تێپەڕبوونی سەعاتێک دوای ئەوە کەوتی نەڕێ. دەبوو قاوەڵتی بکەین کە خانەخوێکەمان ئاغا ئامادەی کردبوو بۆی ڕەوانە کردبوو. زیاد لەمەش کاروانەکەی شێخ دەپەڕێەوە ئەو بەری ڕووبارەکە بەلایەنی کەمەوە 1 سەعاتی دەخایەند بەر لەوەی بوارەکە بۆ ئێمە چۆڵ بێت. لە لایەکی ترەوە ئاغا لەسەرەوە سوور بوو کەوا پێویست بە هیچ پەلە پەلێک ناکات مادامەکێ دەمانەوێت ڕوو بکەینە گوندی ئەردەلی بچووک کە تەنیا 3 سەعات دوورە. وای بە باشزانی چاوەڕێ بین تا هەتاو دەکاتە سەر دۆڵەکە و کەمێک هەوا ساردەکە گەرم دەکات و کارێکی وا دەکات سواربوونمان بۆ خۆشتر بکات. لە لایەکی تریشەوە ئامۆژگاری دەکردین بە ڕێگەکەتان نەڕووی، چونکە زۆر سەختە و سواربوونی بارگیریش زەحمەتە و هەسپیش ناتوانێت بەڕێوە بێت، هێستریش ناتوانێت بەڕێوە بچێت و ئینگلیزەکانیش ناتوانن بەڕێوە بچن. بەڵام ئێمە بەڵێنماندا بوو سەر لە دانیشتوانی ئەو گوندە بدەین، بۆ یەکگوێمان بە قسەکانی نەدا. بەڵام لەگەڵەوەشدا ئەوەمان بە بێمێشکێکی سیاسی زانی کە دەدان بەوە دابەندرێت لە دنیادا شوێنێک هەبێت ئینگلیز نەتوانن پێیدا بڕن. ئەردەلیش گوندێکی بێزراوی گاورانە وا پێدەچێت پەیوەندی لەگەڵ دنیای دەرەوەدا هیچ نەبێت. دەکەوێتە دۆڵی ئۆرەمار بە ماوەیەکی کورد بەر لەوەی بڕژێتە ناو ڕووباری زابە. ئەو گوندانی دەوروبەریشی موسڵمانی تێدا نیشتەجێن. لەبەرەوەی ساڵی جارێکیش گاورێک لە دەرەوە سەری لێ نەدەدا. ئەوە بوو ڕەبان و وردە زۆر تکای لێکردین سەری لێ بدەین. بەشکەم شتێکی تێدا بدۆزنەوە، چونکە زانی بووی چەندین کتێبی کۆنی تێدایە. دانیشتوانەکەی حەز دەکەن پیشانی دکتۆر وێگرامی بدەن و کابرایەکی بۆ ناردین ناوی برایم بوو. خەڵکی ئەردەل بەڵێنی پێدای بمان باتە حەشارگەی گەنجینەکە. هەرچی کتێبە کۆنەکانن 99% حاڵەتەکان ئەو ئەزیەت و ماندووبوونە ناهێنن. بەڵام لێکۆڵەوە لە خۆی نابورێت 1% ئومێدەکە کە ماوەتەوە لە دەست بدات. ڕووباری ئۆرەمار فراوانە لە قەوارەدا، لە ڕووباری زاب کەمتر نییە. لە دەربەندێکی تاوێری ترسێنەکەوە کشەی دێت کە دیوارە چیایەکی ڕووبارەکەی زاب تیژ دەبڕێت. بۆیان دووپات کردینەوە کە بەر لە ئێمە هیچ ئەوروپاییەکی تر نەگەیشتۆتە دەروازەکانی. ئەو دووپاتکردنەوەیان بە شێوەیەک هیچ گومانی لێ نەکرێت. بۆمان دەرکەوت و ڕوون بۆەوە کاتێک ورترین نەخشەی ئەم ناوچەیە ئەم سوچانەی بە تەواوەتی بە خاڵی هێشتوتەوە. لەبەر تەسکی ڕێگەکە ئارەزوی ئەوەمان کرد بارگیرەکانمان لە سوورایی بەجێ بێڵین و بە پێ بڕۆین و بینەوە. بەڵام دوودڵیمان درێژەی نەکێشە، بۆیە بیرمان کردەوە کە ئێغراکە گەورەیە و بەرەنگاری ناکرێت. بگرێ بەلای ئاغایەک لە دۆستەکانیشمانەوە، بۆیە بڕیارماندا بیبین. لە بواری ئۆرەمار پەڕینەوە، هەر بە لێواری چەپی ڕووبارەکەدا ڕۆیشتین. ئەوەندەمان پێ نەچوو چوینە ناو دۆڵێکی تاوێریانەی دیمەن زۆر نازدار و دڵگیرەوە. لەم لاو لەولایەوە چەند قورتێکی نیوچە ئەستۆنی گەنم ڕەنگ تا حەلحەلەی ئاسمان پێتر لە 2000 پێ قوت بوونەتەوە و ڕووەکانی سەرەوەیان چەند چینێکی تاوێری درز بردووی شێوەی هێڵ دایپۆشی بوون. لە نێزیکی خوارەوەشدا چینێکی بنەدار بە ڕووی دزێ و دایپۆشی بوون. ڕووبارۆچکەیەکی خێرای قوڵیش کە کەسێک دەچێتەوە هەموو درزە تەسکەکەی پڕکردووەتەوە و ئەو کەناڵش کۆمەڵێک تاوێری گەورە تێدا بوو کە بە بەرچاومان کەوتێ. وا پێدەچێت چەند پەلوپۆیەکی تری قوڵیشی لە پشتی لاپاڵەکانەوە هەبێت ئاویان تێدا کۆ ببێتەوە و پاشان دیوارە تاوێرینەکە دوو شەق بکات. کاتێک دەیبەستێت و پاڵ بە چەندین پارچە تاوێری زلەوە دەنێت تا بکەونە ناو دۆڵەکەەوە. ژمارەیەکی زۆریشمان لێ بینی قەوارەی هەر یەکەیان لە قەوارەی ماربل ئەرجدا بوو. ئەو خەرەندەی بینیمان ئەو وەسفانی بە درۆ ئەخستەوە کە لە سوورابی بەرگوێی ئێمە کەوتن، چونکە بەو سەرە و ژوورەکەی لێوی ڕووبارەکەدا هەڵدەگەڕا. ئەو هەڵدێری وەخت نییە لەبەر ئەو پارچە تاوێرانەی بەسەریدا کەوتون شوێن پێی نەبێت پێیدا بڕوویت. دەبوو بار لە باگیرەکاندا بگرین و بە ناو تاوێرەکاندا بیان گوێزینەوە و
لەو بەرەوە سەر لە نوێ لە بارگیرەکانیان شەتەک بدەینەوە. بارزانیە جامانە سوورەکەی ڕێبەرمان کە هەر لەگەڵماندا بوو جاروبار لە نێوان شیوەکاندا ڕادەوەستا و با بزەیەکی سەرکەوتوانە تەماشای دەکردی. بەڵام ئێمە نەمازانی لەم ڕەفتار و جم و جۆڵانەدا مابەستی چی بوو. تۆ بڵیت سەر سوڕمانی خۆی بەرامبەر بەو دیمەنە سروشتێ جوانە دەرببڕێت، یان بڵێت ئێمە بەرگەی ئەم جۆرە سروشتە دەگرین، یان دەیویست پێمان بڵێت گوندی ئەردەل لەسەر بەرزترین لووتکەدایە کە بەڕاستی وابوو. چەند مانگێکی کەم تێ نەپەڕی تاوای لێهات ئەم دەربەندە بوو بە گۆڕەپانی کارێکی قارەمانیەتی شێخی بارزان. دژ بەو کووردە هەرکیانە تۆماری کرد کە دوژمنی هەموو کەسانێکە. ژمارەیەک لە کۆچەرەکان نەفرەت و پەتای کۆمەڵگە نیشتەجێ و سەقامگیرەکان دەستیان بە کۆچی بەهار پاییزی ساڵانەی خۆیان لە مووسڵەوە بۆ ورمێ و بە پێچەوە نەکردبوو. وەک ڕوونمان کردەوە ئەگەرچی لەم کۆچەیاندا ڕێگەی جۆرە و جۆر دەگرنە بەر، بەڵام هەر هەمویان دەگەیشتنە یەک خەڵ، ئەویش ئەو پردە بەردینەی سەر ڕووباریزە کە کەمێک لە لووتکەوە دوورە، گوندی سوورایی لە بناریدایە. ئالێرەدا ئاوی زاب کە لە چیاکانەوە دێت لە درزێکی تەسکی نێوان دوو ڕیزە تاتی تاوێرانەی وەک ڕێڕێوی بەندەری بۆڵتۆندا پەنگ دەخواتەوە. ئەو تاتانە هەر لە دێر زەمانەوە لە شوێنی خۆیاندا. دۆڵەکەش هەڵدێرێکی زۆر قوڵە. مرۆڤ دەتوانێت تەنیا بە دوو بازدانی بەرین لە تەنیا یەک شوێندا بپەڕێتەوە. لەو شوێنەی تاوێرێکی زل لە ناوەڕاستی ئاوەکەدا چەقیوە. ها لێرەوە بەردەوام هەرکێل دەپەڕنەوە. لەو شوێنەی پاناییەکەی 25 پێیە، دوای ئەوەی هەموو بەهارێک پردێکیان لەسەر دروست دەکرد تا لافای ویزستان دەمایەوە. ئەوە تەنیا کاری سوودگەیەن بوو ئەو کەسانە دەیان کرد. لێرەوە تۆڵەسێنێکی دڵڕەقیان لێ پەیدا بوو وەک قامچی پێستی سوور دەکردنەوە. حکوومەتیش ڕاهاتبوو سربازەکانی خۆی لێرە مۆڵ بدات کاتێ بیستایە باجیان لێ وەربگرێت. ئەگەر زیانیش بە یەکێک لە گوندی بارزانیەکان بگەێنن، شێخی بارزان لێرە حەقی لێ وەردەگرتنەوە. پاییزی ڕابردوو لە کاتی گەڕانەوەیاندا هەرکێکان 2 یان 3000 سەر مەڕیان تاڵان کردبوو کە هی دانیشتوانی چەند گوندێکی گاوران بوون. خەڵکەکە پەنایان بردووە بەر ئینگلیز و ئینگلیزیش پەنای بردبووە بەر حکومەت، بەڵام هیچ ئاوات و هیوایەک نەبوو مافەکانیان وەربگرێتەوە. بەهاری دواتریش کاتێک هەرکیەل خۆیان بۆ گەڕی هاوین ساز دەکرد، شێخی بارزان سەری لێداین و داوای تۆڵەسەدنەوەی لەو خێڵە کرد، ئەگەرچی بە ئێمەی نەگوت. بۆیە بەم شێوەی خوارەوە پلانەکەی خۆی بۆ خستینە ڕوو، گوتی: ئەفەندم، باش تێبفکرە، حکوومەت ناتوانێت ڕانەمەڕە تاڵان کراوەکان بۆ خاوەنەکانیان بگێڕێتەوە، چونکە وەک دەزانن ئەو سەربازەی نییە ئەو کارە ئەنجام بدات و باجە تایبەتیەکانی ئەمساڵ وەربگرێت. ئێستا ئێوە چی دەڵێن گەر بۆ والی پێشنیاز بکەن بۆ ئەرکی وەرگرتنی ئەو باجانە من دابمەزرێنێت، لەوانەیە بتوانم بەشێکی ئەو ڕانەمەڕە دزراوانە بگێڕمەوە. ئەفەندێکە هەردووشانی هەڵتەکاند و هیچ هیوایەکی گەورەی بەم تەکبیرە نەبوو، بەڵام والیە بە ساڵا چوە فێڵ بازەکە کتوپڕ ناوەڕۆکی گاڵتە ئامێزی ئەم پێشنیازەی بەدی کرد. ڕاستیش هیچ هیوایەکی نەمابوو ئەو باجانە لە هەرکیەکان وەربگرێت. بگرە بۆ منیش ڕوون بووە، زەحمەت بوو باج لە خودی شێخی بارزار خۆی وەربگرێت. ئەم پلانەش لەوانەیە هەردوو بە شێوەیەکی باشی ساز بکەن، بۆیە خێرا شێخی بە باشگەر دامەزرات. هەرکیەکان گەیشتنە پردە دروستکراوەکەیان و زۆر شاد بوون کە نەڕووخابوو. لێی پەڕینەوە و گەیشتنە سوورایی و شێخ بە هەڵە داوان چوو پردەکەی لە پاش ئەوان ڕووخاند. کاروانەکەیان چوو بۆ دۆڵی ئۆرەمات. پاشەوەی چەند میلێکیان بڕی، دیتیان پیاوەکانی شێخ بەرودوایان لێ بڕیونەتەوە و لە پشت تاوێر و لە ناو درزەکاندا خۆیان قایم کردووە و دەوریان داوە. پاشان یادداشتنامەیەکی توند و تیژیان لە شێخی بەڕێز باجگەری گشتیەوە پێدرا، تێیدا تکایان لێ دەکات چی باجیان لەسەر ماوە بیدەن و دەست بە چێڕانەمەڕە دزراوەکان لەگەڵ مەسرف و نەفەقەکاندا بگێڕنەوە. یەک پەلی تەواوی جاندەرمان ناتوانێت ئەم شتە وەربگرێتەوە بێ ئەوەی بکەوێتە شەڕەوە، کەچی شێخ تۆڕەکەی خۆی وەستایانە هاویشت. دیلەکانی ئەو نایەتوانی پێ لە پێی بنێن و هیچ هۆیەکیان بەدەستەوە نەما کە بە سپاسەوە پارە نەدەن. ئاغاکانیان بە دەروونێکی گەورەوە چیان لەسەر بوودایان کە بەڕۆڵەت ئەوەیان نواند و لە دڵەوە زۆریان پێ ناخۆش بوو. ئێمەش نازانی خاوەنی سەر مەڕە دزراوەکان چیان لەو حەڵاڵانی خۆیان وەرگرتەوە.
بەڵام شادمانی هەموو ناوچەکەی گرتەوە کاتێک دیتیان گازگرەکان گازیان لێ دەگیرێت و تاڵانکەرەکان تاڵان دەکرێت. بەناو دۆڵەکەدا ڕێگەمان گرت و 3 سەعات و نیو ڕۆیشتی. لێرەدا ئیبراهیم ئەردەلی بە شادیەوە گوتی نیوەی ڕێگەکەمان بڕیوە، بەڵام کاتێک کە بۆی دووپات کردبووینەوە ڕێگەکە 3 سەعات دەخایەنێت. تووڕە بووین وشەی ساردمان ئاراستە کرد، سەرکۆنەمان کرد. هەرچۆنێک بێت نەمانتوانی بە توندی سەرکۆنەی برایمی بەستەزمان بکەین کە گەلەکەشی تەبای ئەو بە تەواوی ناتوانن کاتەیل دیاری بکەن. پاش ئەوەی بەلای ڕاستە وەرچەرخاین خۆمان لە دۆڵێکی تردا دیتەوە، لکە دۆڵێکی تەسەکتر بوو لەوەی پێشوو، تاریک و سارد. بە درێژایی لایە سێبەرەکەیدا گۆماوەکانی بەستە بووە. بەرەولای ڕاست ڕێگەکە پتر سەرە و لێژ و پێچاوپێچەکانی تیشتر بوون، واک بڵێ دوا پێچەکانی پێچەی فلێنشکێن. کلیلی فلێنشکێن ئیدی بەرەولووتکەی لا پاڵەکەی هەڵکشای کە بە درێژایی کاتی بەیانی سێبەرەکەی باڵی بەسەر ڕێگەکەمانی ئێمەدا کێشە بوو. دوایمین بەشیشی سەرە و لێشتر بوو، کەچی زەویەکە ئەوەندە سەخت نەبوو. هەندێک تەپۆڵکەش هەبوون وا داهاتنە پێشچاو، واک بڵێ کێڵگەی چێندراون. لە ئەنجامدا گەیشتنە بانێکی پانی بچووک لە ڕەوڕەوەیەکی دەداندار دەچوو لە لاپاڵی چیایەکدا. چاومان بە چەند خانوویەکی لەبەر دروستکراو کەوت کە بە هەمویان گوندی ئەردەلیان پێک دەهێنا. ئەردەل دوورترین شوێن نییە لە دنیا. دەتوانین لە پشتی ئەم گوندەوە گوندی تر ببینین کە 4 سەعات ڕۆیشتن بە ناو دۆڵەکەدا لێوی دوورە، بەڵام بەلایەنی کەمەوە دوورترین شوێنە بمانەوێت پێی بگەین. ئەم شوێنە هێلانێ بێچوە مارە پتر لەوەی شوێنی نیشتەجێبوونی مرۆڤ بێت. گوندێکە ترنجاوەتە ناو زمانێکی کەسکی بچووکی نێوان هەڵدێری دوو دۆڵەوە بە سەر دیمەنێکی زۆر دڵگیری چیایەکانی باکووردا دەڕوانێت کە زنجیرە چیایەکە لەو دیو زنجیرە چیایەکی ترەوەیە. 7 ڕیز لووتکەی بەرز بەرزی تێدایە، بە لووتکە چیاکانی سات و چیلۆ کۆتاییان دێت. بە فردای پۆشیون و بەرزەکەی لە 14,000 پێ کەمتر نییە. لە هەموو ئەم چۆڵەوانیە دژوارەدا کۆمەڵێکی ئادەمیزاد بەدی ناکەیت، چەندی بچووکیش بێت. جێی سەر سوڕمان نییە ئەو گوندا دوورانەمان بینی. هەرکە یەکێ لە دنیاکەی ترەوە سەریان لێ بدات. داکەونە جم و جۆڵ و کوڵان. خەڵکەکە بە پیرمانەوە هاتن، بە خێرهاتنیان کردین و بردیانینە ماڵی کوێخەی گوندەکە و لە تەنیا ژوورەکەیاندا جیان کردینەوە. لە سەروی کۆڕەکەوە لە تەنیشت ئاگرەکەوە دایان نین و باژن و پیا و منداڵەوە چواردەوریان داین و هەر کەسە و دەویست پێش ئەوی تر دەستمان ماچ بکات. کۆڕەکە شایانی بێز هاتنەوە نەبوو، چونکە بەڕاستی زۆر لە کیژەکانیان جوان بوو، قژڕەش و پێسپی و قەڵەو. تیشکی هەتا و سێبەرێکی قوڵی برۆنزی بە دیمادا بوون وەک پیاوەکانیان. کراسێکی شین و سەرپۆشیان پۆشی بوو، پشتێنی شینیان لە پشت بەستە بوو. باڵی کراسەکانیان درێژ بوو، لە پشتەوە پێکەوە بەسرا بوون تا ڕێی جم و جۆڵیان لێ نەگرێت. جلوبەرگی پیاوەکانیشان وەک کوردە چیاییەکانی تر بوو. ئەمە و جلوبەرگی ئافرەتی ئاسایی ناوچیە لە کراسێکی درێژ پێک دێت لە گەردەنەوە تا نێوان ئەژنۆ و قاپەڕەقەیە. دوای ئەوە کەوایە کە کەمێک درێژە لە خوارەوە لە ناوقەتدا شەق کراوە و کراس و کەواکە بە پشتێنێک بە لەشەوە نووساوە. ئافرەت بە هەوریەکی گەورە سەریدا دەپۆشێت کە لول دەدرێت و لە پشتی سەرەوە دەبەسترێت. لە لای تخۆمایش لە جاتی هەوریەکە کڵاوێکی خڕ بەکاردێت لەملاو لەولایەوە پارەی کۆنکراوی زیون شۆڕ بوونەتەوە. ئەوانە قژیان دەکەنە پەلکەی 3 یان 4 یان 5 و لە پشتەوە بەریان دەدەنەوە و دوای تەوابوونی پەلکەکان هەر پەلکە و بە تاڵەموویەکی ئەسب کە 6 ئینچ درێژە دەبەسترێت. کراسەکانیشیان زۆر جار باگوڵ و وێنە ڕازێنراونەتەوە، زۆرتریش پارچەی هەڵدار دەکەنەکەوە و ڕەنگی باوی ژیان سووری هیندستانی یان شینی تێرە. ئەوانە لە گوندەکانیان بە پێخواسی هاتوچۆ دەکەن، بەڵام کە گەڕێک بکەن کڵاشێکی چنراو لە پێ دەکەن لە کڵاشی پیاوان دەچێت. خانووی کوێخاکەیش نمونەیەکە لە خانووی ئاسایی چییە. دیوارەکانی لە بەردی هەڵکەندرا و دروست کراون و شوێنی دانیشتنەکەی بە خۆڵی پەستێورە و داپۆشراوە. هەرچی بنمیچە نزمە پڕدرنج و ڕەشاییەکەیەتی کە بەهۆی دوو کەڵەوە وای لێ هاتووە بە دارسپینداری پەل و پۆدار دامەزراوە و باچینێک پوش و پەڵاشی وشک داپۆشراوە. لەسەر ئەویشەوە بەچینێک قورسواق دراوە. ئاشکرایە هاوینان قوڕەکە درست دەبات و ئاوی لێ دزە دەکات. بۆیە بەکارێکی زۆر ئاسان پڕی دەکەنەوە
کاتێ چەند جارێک باگردێنێکی بەسەردا دێن و دەبەن و درزەکان نامێن و سەربانەکە دەبێتە یەک پارچە و کە باران دەبارێت دڵۆپەن ناکات. تانووری ژیان کوانوویش ئەوە لە شێوەی کونکردنی سەبەتەیەکی هەنگ دەچێت لە ناو زەوی ژوورەکەدا هەڵدەکەندرێت و دووکەڵەکەیش لە کوڵبەیەکەوە دەچێتە دەرەوە کە لە بنمیچەکەدا دروست کراوە. ژوورەکەش هیچ پەنجەرەیەکی تێدا نییە. دەرگەکەیشی زۆر نزمە بۆ یەکلا و ڕۆژنەکە ئەرکی پەنجەرە دەبینێت کە بەڕۆشتیشکی هەتاوی لێ دێتە ژوورەوە. گوندی ئەرتەل بەستە زمانە، گوندێکی تەریکی لەبیرکراوە، لە تاریکایی هەژاری و نەزانیدا دەخولێتەوە. ڕاستگۆیانەترین نمونەی ژیانی ئادەمیزادە لە گوندە گاور نیشینەکاندا باوە کە کوور لە چیایەکاندا بەسەری دەبن. هەر بەو جۆرەش بوو بەرلەوەی نێردەی سەرۆکی قەشەکان سەری لێ بدات بە شێوەیەکی گشتیش وەک گوندە دوورەکانی هەرێمی بۆتان وایە. بەڕاستی گوندی ئەردەل لە چەند ڕوویەکەوە پێویست بە پیرۆزبایی دەکات، چونکە دانیشتوانی گوندەکە دان بەوەدا دەنێن هیچ هۆیەک نییە پاڵیان پێوە بنێت لە ڕووی سیاسیەوە سکاڵا بکەن، چونکە خاوەن گوندەکە کە ئاغا سووراییە یەکەمین گەورەیانە بەم شێوەیە. شێخی بارزان کە بە نازناوی شێخی نەسرانیەکان ناسرا بوو، لەبەرەوەی بە یەک چاو مامەڵی لەگەڵ نەسرانی و پیاوەکانی خۆیدا دەکرد کە مەسڵمانە. ئەم ڕەوشەی وای لێکردوون بەهێمنی و ئارامی دوور لە چەوسانەوە و تاڵان و بڕۆ بەسەری ببەن. ئەوان هەمان گەواهی بۆ دەدەن کە بریان بۆ ڕووی پاشای ئێرلەندا لە سەردەمی کۆندا دابووی، چونکە بەسەرهاتێکی لەبارەوە باز دەکرێت و دەگوترێت دەتوانیت پارچە زێڕێک لە ناو شیناییەکی نزیک بە زەویەکانی ئەو بەجێبێڵی و لێی دڵنیابی.